ئێمە لەم مودەیە ئەم فریاکەوتنانەمان خستۆتە خزمەتی خەڵکەوە، فریاکەوتنی شۆڕشی فێرکاری، فریاکەوتنی قەڵاچوالان، فریاکەوتنی شەید ئەحمەد ئیسماعیل، فریاکەوتنی شەید ئەحمەد کەلاری لە گەرمیان و هەروەها فریاکەوتنی نەخۆشخانەی چەمیرەزان. بە کۆی ئەم فریاکەوتنانە لە مودەی تەنها نەخۆشی فریاکەوتن ئەو ئامارەی ئەمڕۆ ئێمە ئەعلانیەکەین تەنها نەخۆشی فریاکەوتنە، حاڵەتی تەواریە، تۆپ ئیمەرجەنسی، ئەمانە حاڵەتی کۆڵکەیسی تیانە واتە کەیسی ساردیتیان نییە. تەنها حاڵەتی فریاکەوتن لە مودەی تەنها 14 ڕۆژی بایکۆتکردنا کە لە ڕۆژی 19 و 20 مانگەوە هەتاکو ئەمڕۆ کە ئێمە قسەی تیاکەین ژمارەکە 16498 کەیسی حاڵەتی فریاکەوتن بووە. زۆرینەی ئەو حاڵەتانی کە هاتوونەتە ئێرە پێویستیان بە نەشتەرگەری بووە. ئەگەر بۆتان ڕوون بکەینەوە تەنها لە نەخۆشخانەی شۆڕشی فێرکاری و لە چەمیرەزان 278 نەشتەرگەری حاڵەتی فریاکەوتن کراوە ئەو کاتی کە نەکرێت نەخۆشەکە لە حاڵەتی مردن نزیک بوون. ئێمە کێشە گەورەکان کە لە مودەیە ڕوبەڕوومان بۆتەوە ئەوەیە کە یەکەم دووری ئەو شوێنانە ئێمە نەخۆشخانەکانمان داوەژبوون بەسەر ناوچەند ناوچەیەکە، هەندێک ناوچە هەبووە کە پێویست بە ئەمبوڵانس بگەنە لای ئێمە و هەندێک حاڵەتی نەخوازراو هەیە تاکو ئەگاتە لای تۆ حاڵەتی نەخۆشیەکەی زۆر خراپترە بێت لە حاڵەتی احتیاجی کە نزیکە. دەستخۆشی بۆ کارمەند و پزیشکان، دەستخۆشی بە ئەو خۆبەخشانەی کە هاوکاریان کردین لە مودەیە ئێمە توانیمان لەو مودەیە نزیکی 16498 کەس وەربگرین و ژیانی زۆر بەشیان لە مردن ڕزگار بکەین. ئەو کێشانەی کە ڕوبەڕوومان بوو ئەو بوو کە حاڵەتی بایکۆت ڕاستەوخۆ ڕۆژێک پێش نەورۆز بوو. خۆتان نەزانن لە نەورۆز و لە بۆنەکانە خەڵک زیاتر ئەچێتە دەرەوە، چوونە دەرەوە هەیە، گەڕان هەیە و هەروەها حاڵەتی سووتان و نەوت خواردنەوەی مناڵ و کەوتنە خوارەوە و هەروەها کۆمەڵێک حاڵەتی تر هەبووە کە ئێمە توانیمانە فریایان بکەین و سپاس بۆ ئەو کەسانی کە هاوکاریان کردین و زۆر سپاسی جەنابی کاقوبا دەکەین جێگیری سەرۆکی حکوومەت کە بە بەردەوامی لەگەڵمانە لەسەر خەت بۆی کە ئەو پێداویستیانەی کە هەمان بە بۆمان دابیم کرێ و هەر خۆشی بەڵێنی ئەوەیدا لە مودەی پێشواوتی دڵنیابن کە کێشەی هاوکارەکانتان لە کەرتی تەندروستی چارەسەر